ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری ڕێکخراوی هاواری خێرخوازی لە پرۆژەیەکی گەورە و ناوازەدا ئەمڕۆ هەستاین بە دابینکردنی جلوبەرجی جەژن بۆ زیاتر لە 900 منداڵ لە بێباوکان و کەم دەرامەتان. تەمان ئەو جۆرە کارانە ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی سپاس و دەستخۆشی لە ڕێکخراوی هاواری خێرخوازی ئەکەین کە بەو کارە پیرۆزە هەستان بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز. ئەو جۆرە کارانە تەنها کەسانێک ئەنجامیدەن کە هەست بە ئێش و ئازار و معاناتی خەڵک ئەکەن. لە ڕاستیدا لە وڵاتێکی وەکو وڵاتی کوردستان کە وڵاتێکە پڕ لە داهاتە، وڵاتێکی دەوڵەمەندە یان ئەتوانین بڵێن لەسەر دەریای نەوتە، بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی کوردستان بێباکن لە ئاست بژێوی ژیانی خەڵک و بێباکن لە ئاستی خراپی بژێوی ژیانی خەڵک بە شێوەیەکی گشتی. و هەروە ئەمەوێ کە لێرەوە بڵێم ئەمەش هاوکاریەکان کە ئێمە هەمووی لە ڕێی خەڵکی خێرخوازەوە بەدەستمان گەیشتووە، ئەلحەمدولیلا خەڵکی خێرخواز هاوکاری ئێمە کردو، ئێمەش توانیمانە کە ئەمڕۆ ئەم چالەیەکە لێرە ئەنجام بدەین. خوا گەورە پاداشی بەخێران کاتەوە باتەوە و خوا گەورە نمونەی خێرخوازان زۆر کە بەڕاستی ئەگەر خێرخوازان نەبوونا ئێمەش نەمانتوانی ئەم کار و چالاکیانە ئەمڕۆ ئەنجام بدەین. خوا گەورە پاداشی هەموو لایە باتەوە و ئێمە زۆر سپاسی هەموو لایەکانەکەن و سپاسی ئێوەش دەکەین کە ئەرکوماندوو بێتێکتان کێشا و کە هاتن بۆ ئەوەی بەسەر ئێمەتان بەسەر کردەوە، هاتن بۆ ئەوەی کەوا ئەم چالاکی ئەمڕۆ ئێمە بگەێنین بە خەڵکی.